قەیرانی وشکە ساڵی و ڕۆڵی داڕشتنی سیاسەت لە پەرەسەندن و لێکەوتەکانیدا. ئێران لە یەکێک لە تونترین و درێژخایەنترین قۆناغەکانی وشکە ساڵی لە دەیان ساڵی ڕابردوودا بەسەر دەبات. کەمبوونەوەی بەرچاوی بارانبارین، دابەزینی بێوێنەی پاشەکەوتی بەنداوەکان و پشبەستنی هەرچی زیاتر بە سەرچاوەکانی ئاوی ژێرزەوی دۆخێکی زۆر مەترسیداری بۆ ئێران دروست کردووە. هۆشداریەکەی ئەم دوایەی مەسعودی پزیشکیان سەرۆک کۆمەر سەبارەت بە ئەگەری جیرەبەندیکردنی ئاو لە پایتەخت و تەنانەت پێویستی چۆڵکردنی تاران لە ئەگەری بەردەوامبوونی کەمی بارانبارین نیشانەی خوڵایی قەیرانێکە کە ئاستی هۆشداری تێپەڕاندووە و چوەتە قۆناغی هەڕەشە بۆ سەر ئەمنیەتی مرۆیی. وشکە ساڵی لە ئێران تەنها کێشەیەکی سروشتی نییە، بەڵکو تێکەڵەیەکە لە کەمی بارانبارین و خراپ بەڕێوەبردن. بەواتایەکی تر ئەم دۆخە تەنها دەرەنجامی گۆڕانی کەشوهەوا نییە، ئەگەرچی گۆڕانی فۆرمەکانی بارانبارین و وشکە ساڵی تون ڕۆڵێکی گرنگیان هەبووە و هەیە لە دروستکردنی ئەم قەیرانەدا، بەڵام ئاوێتەبوونی خراپ بەڕێوەبردنی ئاو و داڕشتنی سیاسەتی نادروست قەیرانەکەی تونتر کردووە و ئاستی لێکەوتەکانی چەند قات پەرە پێداوە. بە گوێرەی راپۆرتە فەرمیەکان ئەمساڵ قەبارەی پاشەکەوتی ئاوی بەنداوەکانی وڵات گەیشتووەتە کەمتر لە نیوەی توانای ئاسایی خۆیان. سەرچاوەکانی ئاوی ژێرزەوی لە زۆرێک لە چاڵاوەکاندا بە شێوەیەکی بەرچاو کەمی کردووە. دەرهێنانی زیاد لە پێویستی ئاو لە بیرە قوڵەکان لە ماوەی دەیان ساڵی ڕابردوودا بووەتە هۆی کەمبوونی ئاوی ژێرزەوی شارە گەورەکانی وەک تاران و ئیسفەهان بەهۆی دابەزینی ئاوی ژێرزەوی کە لەگەڵ دیاردەی ڕۆچوونی زەوی بەرەوڕوو بوونەتەوە. ئەم دیاردەیە دەبێتە هۆی زیانگەیاندن بە ژێرخان و پێکهاتەی شار و ڕێگەوبانەکان و زیانێکی دارایی و ئابووری بەرچاوی لێ دەکەوێتەوە. پارێزگاکانی وەک تاران و ئیسفەهان لە زمرەی ئەو ناوەندانن کە بەهۆی کەمبوونی لە ڕادەبەدەری ئاوی ژێرزەوی لەگەڵ کێشەی ڕۆچوونی زەوی بەرەوڕوون. بە گوێرەی راپۆرتەکان زەوی لە هەندێک شوێن ساڵانە دەیان سانتیمتر ڕۆ دەچێت. ئەگەرچی گۆڕانی کەشوهەوا یەکێکە لە هۆکارە سەرەکیەکانی ئەم قەیرانە، فۆرمەکانی بارانبارین گۆڕاوە و ماوەی وشکە ساڵی درێژخایەنتر بووە، بەڵام ناتوانرێت ڕۆڵی سیاسەتەکانی کۆماری ئیسلامی لە قوڵبوونەوەی ئەم قەیرانەدا لە بەرچاو نەگیرێت. بۆ نمونە دەکرێت ئاماژە بەو فاکتەرانەی خوارەوە بکرێت. پەرەپێدان بە چاندنی ئەو بەرهەمانی کە پێویستیان بە ئاوی زۆر هەیە، لەوانە برنج و وێنجە و هەندێک سەوزەجات لە ناوچە و دەشتەکەم ئاوەکان. بەهرەی کەمی ئاودێری، بەردەوامبوونی شێوازە تەقلیدیەکان لە کەرتی کشت و کاڵدا، سەرەڕای کەم بەهرەبوونی ئاودێری کە زیاتر لە 85 بۆ 90% بەکاربردنی ئاوی وڵات لەخۆ دەگرێت. دەرهێنانی زیاد لە پێویست و بەڕێوەبردنی ناکارامەی ئاوی ژێرزەوی، جێگرکردنی ئەو پیشە سازیانەی کە پێویستیان بە ئاوی زۆر هەیە لە ناوچە ناوخۆیەکانی دوور لە سەرچاوە ئاویە بەردەوامەکان یا دوور لە دەریا، بەبێ هەڵسەنگاندنی هەمەلایەنەی ئاو و هەلومەرجی ژینگەیی. تەرخانکردنی ئاو لەسەر بنەمای مەسلحەتی کوردخایەن، نەک لەسەر بنەمای ئەولەویەتە ژینگەی و کۆمەڵایەتیە درێژخایەنەکان. دروستکردنی چەندین بەنداوی گەورە و بچووک بەبێ هەڵسەنگاندنی هەمەلایەنە و کارناسانە. پرۆژەکانی گواستنەوەی ئاو لە ناوچەیەکەوە بۆ ناوچەیەکی تر بۆ وەڵامدانەوە بێت بە پێداویستیە کاتیەکان، بۆ نمونە ڕەچاوکردنی ئەو سیاسەتەی کە بووە هۆی وشکبوونی زایەندەڕوت یان گواستنەوەی ئاو لە پارێزگەی کوردستانەوە بۆ پارێزگەی ئازەربایجانی ڕۆژهەڵات کە پارێزگەی یەکەمی لەگەڵ کێشەی کەم ئاوی بەرەوڕوو کردوەتەوە و پێداویستیەکانی پارێزگەی دووهەمیشی دابین نەکردووە. بڕینی دار و لە ناوبردنی ڕووەک و لە وەرگەکان دەبێتە هۆی ئەوەی کە خاک ئاوی کەمتر لەخۆ بگرێت و خێراتر وشک بێتەوە. بۆ نمونە ئاکامە وێرانکەرەکانی ئەم سیاسەتانە بریتی بووە لە پەرەسەندنی هەژاری لە گوندەکان بەهۆی کەمی ئاو و کۆچکردنی گوندنشینان بۆ شارەکان و پەرەسەندنی پەراوێزنشینی کە ئەم دیاردەش بە نۆبەی خۆی بۆتە هۆی زیادبوونی خواز لەسەر ئاو و قەیرانی کەماوی لە شارەکانی پەرە پێداوە. هەڕەشە لەسەر گیان لەبەرە کێویەکان بەهۆی نەبوونی ئاو لە ناوچوونی لە وەرگا، زیادبوونی تۆفانی تۆز و خۆڵ بە تایبەت لە خوزستان، سیستان و بەلوچستان و ناوەڕاستی ئێران لە زمرەی دەرەنجامەکانی تری ئەم قەیرانەیە. بێگومان لەگەڵ بەردەوامبوونی گۆڕانی کەشوهەوا ئەگەری زۆرە وشک ساڵی لە ئێران تونتر و درێژخایەنتر بێت. واقعیت ئەوەیە کە تا ڕژیمی سەرمایەداری کۆماری ئیسلامی لەسەر کار بێت و نان، کار، شوێنی نیشتەجێبوون و ئازادی و ژینگەی خەڵکی بەبارمتە گرت بێت، ئاسۆیەکی ڕوون بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە بەدی ناکرێت کە بەرۆکی زۆربەی هەرە زۆری خەڵکی ئێرانی گرتووە.
ئەو دام و دەستگا ئیداریە گەندەڵەی کە ئەم دەسەڵاتە پەروەردەی کردووە توانای ڕوبەڕووبوونەوەی لەگەڵ کارەساتە سروشتیەکان لەوانە وشکە ساڵی و چارەسەری بنەڕەتی و پێکهاتەیی کەمبوونی ئاو نییە. ئەولەویەت بۆ ئەم دەسەڵاتە بەردەوام بریتی بووە لە سەرکوتی خەباتی یەکسانی خوازانە و ئازادی خوازانەی جەماوەر و دەست بەسەرکردن و زیندانیکردنی نەیارەکانی. ئەم ڕژیمە بەبێ هەستکردن بە هەڕەشەیەکی جددی لەلایەن خەڵکەوە وەڵامی هیچ داواکاریەک ناداتەوە. ئێران لەسەر دەریایەک لە سامانی سروشتی هەڵکەوتووە. ئەگەر دەسەڵاتی سیاسی بکەوێتە دەستی خاوەنانی ڕاستەقینە و بەتوانە واتە کرێکاران و شۆڕاکانی هەڵبژێردراوی ئیرادەی ئازادی جەماوەر، بێگومان لە وڵاتێکی ئاوا خاوەن سەروەت و سامان و هێزی بێکۆتایی کاری داهێنەرانە ئەو کێشانەی کە ژیانی ئەمڕۆی زۆربەی هەرە زۆری خەڵکیان لەگەڵ نەهامەتی بەرەو ڕوو کردووەتەوە بە سانایی چارەسەر دەبن.